لای میوانەکەمان خاتوو بەدری حسێن کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان کە لە ڕانیەوە لەگەڵ ئێمە قساکەین سەبارەت بە میدیا و سوشیال میدیا و کاریگەری لەسەر کۆمەڵگە و شێوازی ڕێخستنەوەکەی و هەروەها ئەو وەکو کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت یاخۆ چۆن کارەکانی ڕێخستۆ بووی بتوانێت لە داهاتوودا کاتێک دەچێتە پارلەمانی عێراق کار لەسەر ئەم بابەتە بکە. بەدری خان سلااوت لەبێ، سوپاس بۆی کە میوانی ئەمەی ببوورە کە ماوەیەکی زۆر ڕامانگرتی بەڵام گرفتێک کاتە پێشوەتە چارەسەرمان کرد تر دۆخەکە ئاوای لێ هات. بەیانیتان باش، بەیانی بینێرانی خۆشەویست باش، سوپاستان دەکەم بۆ ئەو بەرنامەیە کە بابەتێکی گرنگ و هەنووکەیە لە ئێستادا. زۆر سوپاس. دەمەوێت بەدرێ خان بۆ پرسیارە دەست پێ بکەین بزانم خوێندنەوەی تۆ چییە بۆ بەکارهێنانی سوشیال میدیا لە ئێستادا و لە نێو کۆمەڵگەی کوردیدا؟ بەتەکید میدیا و سوشیال میدیا لە ئێستادا بە شێوازێکی دیاواز و بە شێوازێکی ئاسان دەگاتە هەموو تاکێکی کۆمەلگا و بە ئاسانی دەگاتە ناو هەموو ماڵێک. بۆیە بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە وەکو شارەزایان بە پرسوڕای خەڵکی شارەزا کار لەسەر ئەو بابەتە بکەین، چونکە ئەگەر بێت و ئەو بابەتە گرنگی تەواوی خۆی پێنەدە لە ڕووی یاساییەوە ڕەنگە کۆمەلگا بەرەو ئاراستەیەک ببە، کۆمەلگا بەرەو لاڕێی ببە و کۆمەلگا لە دۆخێکی نەئارامی سایکۆلۆژیدا دابنێت. باشە بەدرێ خان ئەمە چۆن ڕێگەخرێت؟ چۆن دەتوانرێت سوشیال میدیا بە شێوازێکی تەندروست بەکار بهێنرێت بۆی ئێمە کۆمەڵگەیەکی دەروون تەندروستمان هەبێت؟ چکە ئاگادارین سوشیال میدیا لە بڕی فۆزایکی زۆر شێواوی دروست کردو، ئەمە کاریگەری یاخود گرفتی دەرونی بۆ زۆرێک لە هاوڵاتیان دروست کردو. بەڵێ دیارە ئێمەش لە وڵاتەکەی خۆماندا وەکو هەموو دنیا ئەمەش بەدەرنینە لەو تەکنەلۆژیا و پێشکەوتنە، بەڵام لە کاتی هاتنی ڕەنگە بە سەریعی هات بێتە ناو خەڵکەوە بە ئاسانی گەیشتۆتە ناو هەموو ماڵێک. بە نمونە کەناڵەکانی ڕاگەاندن ئەو کەناڵانەی کە کەناڵی تەرفیهینە ئەوەندەی کە کە بەدواداسونمان کردووە و چاودێریمان کردووە لە ئەدای کارەکانی خۆیاندا. بەدرێ خان دەکرێت بە شێوازێکی یاخود لە ڕێگە یاساوە ئەم کارە ڕێک بخرێت بەکارهێنانی سوشیال میدیا بە پەتایبەت لە ئێستادا کە ئێمە هەرێکە مۆبایلێکمان پێ منداڵەکانیشمان پێیانە ڕەنگە نەتوانرێت بە شێوازێکی باش ئاگاداری منداڵەکانمان بین. ئەگەر بۆ نمونە با یاسا ڕێک بخرێت ڕەنگە فلتەرێک یاخود دابنرێت بۆ ئەوی کە لە نێو وڵاتەکەدا منداڵان یاخود ئەو کەسانی کە جاونین بۆ بەکارهێنانی سوشیال میدیا بتوانن بە شێوازێکی باشتر بەکاری بێنن. بەڵێ وەکو باسم کرد لە ئێستادا گەیشتنی میدیا سوشیال میدیا بۆ هەموو ماڵەکان ئاسانترە لەبەرەوەی وەکو باست کرد منداڵێکیش مۆبایلێکی بەدەستەوەیە، هەمومان مۆبایلمان بەدەستەوەیە، کەواتە لێرەدا ئەگەر چاودێریەک نەبێ بە پرۆژە یاسایەک نەبێ کە خزمەت بەو تەکنەلۆژیای گرنگە بکە، ئێمەش وەکو کۆمەڵگەیەکی کە هاتۆتە ناومان و بەبێ ئاگایش هاتۆتە ناومان کە بە یاساڕێک نەخراوە لە سەرتاوە ئەگەر کاری لەسەر نەکەین من پێم وایە ڕەنگە زۆر لایەنی سلبی کاریگەری سلبی زیاتر بێت لەسەر کۆمەلگات، چونکە دوو لایەنەیە ئەو مەسەلەی میدیا و سوشیال میدیا. لایەنێکی ئیجابی هەیە کە دەکرێت هەمومان سوود لە کەلتوری گەلان، سوود لە لایەنە جوانەکانی کۆمەلگاکانی تر، سوود لە هەموو ئەو زانست و زانیاریانی وەربگرین کە ئێمەش پێویستمان پێێتی، بەڵام لایەنە خراپەکەی ئێمە کە ئێستا باسی دەکەین، لایەنە خراپەکەی کە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە ڕەنگە چەندی کارەسات دەکەوێتەوە و زۆر جار ڕاگەاندن یاخود ئەو میدیانە ڕەنگە هەواڵێک بە سیاسی دەکا، ئەو کۆمەلگایە دەخاتە دۆخێکی سایکۆلۆژی نائارامەوە و خێزانەکان ڕاستەوخۆ لە ڕێگای ئەو کەناڵە تەرفیهیانە لە ڕێگای بەرنامە تەرفیهیانە بە شێوازێک ڕاگەاندن لە ماڵەکانیاندایە کە پێیان دەوترێت ئەو ڕەفتارانە کە شایستەنینە گونجاونینە لەگەڵ ڕەوشتە جوانەکان و بەها جوانەکانی کۆمەلگادا نمایشکردنی ئەو جۆرە ڕەفتارانە زیاتر شەرعێت دەدا بە دووبارەکردنەوەی هەرگێکە لە تاچی کۆمەلگادا. بۆیە زۆر گرنگە کە ئێمە بە پرۆژە یاسایەک بە دڵنیاییەوە ئێمە وەکو هاوپەیمانی کوردستان تەبەنی پرۆژە یاسایەک دەکەین کە لەسەر ئاستی هەموو عێراقیش
بە پرسکردن بە خەڵکی ئەزموندار بە خەڵکی شارەزا بە خەڵکی میدیایی و یاسایی لە ڕێگای سیمینار لە ڕێگای کۆبوونەوە کۆربەستن و پرسکردن بە خەڵکانی شارەزاش لە نەتەوە جیاوازەکاندا ئێمە هەوڵ دەدەین بە دەستە جەمعی پرۆژه یاسایەک بۆ ئەو بابەتە گرنگ و هەستیارە تەبەنی بکەین و کاری لەسەر بکەین و هەوڵ دەین بە یاستا ئەم جۆرە میدیایانە ڕێک بخرێتەوە و هەوڵ دەین دامەزراوەیەکی نیشتیمانی میدیایی نیشتیمانی دروست بکەین بۆ ئەوەی بەرپرسانە مامەڵە بکە لەگەڵ هەست و شعور و لایانی سایکۆلۆجی هەر تاکێکی ئێمە خۆمان دەزانین لێرەدا زۆر کاتێک لە میدیا بۆ نمونە سیناریۆکانی کوشتنە سیناریۆکانی تاوانەکانە دووبارە دەکرێتەوە بە تاکید منداڵ لە سەرەتای تەمەنیەوە بە لاسایکردنەوە فێریشت دەبێت کاتێک کە کۆنتترۆلێک نەبێت کاتێک کە هیچ یاسایەک نەبێت منداڵ کە ئەو جۆرە کارانە نەبینێت گوێ لەو جۆرە سیناریوانە نەگرێت یاخود گوێ لەو چیرۆکە تراژیدیانە نەگرێت بێگومان ڕەنگە ئەویش هەمان شێوە کە کار بکە بۆ لاسایکردنەوە و لە مێشتی خۆیدا جێگیری بکات و کاری پێ بکات لە ڕۆژێکدا. باشە بەدرێ خان تۆ و ژنێک دەچیتە پەرلەمان و ئاگاداریشی کە ژنانی کۆمەڵگەکەی ئێمە سۆشیال میدیا گرفتێکی زۆری بۆ ئەو گرفتانە بۆ ژنان دەکووە تۆ وەکو خودی خۆت وەکو ژنێک پلانت چییە بۆ ئەوەی کە لە دواتر ئەو ژنانی کە لە ڕێگەی سۆشیال میدیا گرفت بەدرێ خان گوێت لە منە؟ ببوورەگە پرسیارەکە دووبارەکەیەوە باش بەسەر چاو دەمەوێت بزانم یاخۆت دەمە پلانی تۆ بزانم سەبارەت بۆی کە کاتێک تۆ دەچیتە پەرلەمان تۆ ژنی و ئەو کاریگەری خراپانی کە لەسەر سۆشیال میدیا لەسەر ژنان دروستی کردووە لە دواتردا پلانت چی دەبێت بۆ ئەوی بتوانانی کار لەسەر ئەمە بکەیت ڕێگەچارێکی باش بۆ ژنان بدۆزیتەوانێت کە ئەو گرفتانی کە لە ڕابردوودا سۆشیال میدیا بۆ ژنانی دروست کردووە لە دواتردام گرفتانە دروست نەبێتەوانێ یاخود کاتێکە گرفتێک دێتە پێشەوە ڕێگە چارەسەرەکان چی بن؟ بێگومان ئەو بابەتە ڕەنگە پەیوەنددار بێ بە چەندین وەزارەتەوە بە نمونە وەزارەتی پەروەردە یەکێکە لەو وەزارەتانەی ئەبێ کاری جدی لەسەر پەروەردەکردنی تاکە بۆ بەکارهێنانی میدیا و سۆشیال میدیا چونکە ئەگەر هەر خۆی توندی تیژی بێ بۆ ژنان بۆ هەموو تاکێک بە هەمان شێوەیە هەڕەشەیە ئەگەر بە باش بەکار نەهێنرێت وەکو ژن بێگومان زۆر لە ژنان لە وڵاتی ئێمە بوون تە قوربانی بەدەست با بڵێم سۆشیال میدیاوە بەڵام ئێمە ئەگەر هەوڵ بدەین لە ڕێگای وەزارەتی پەروەردە ئەوانیش ئەم بابەتی میدیا سۆشیال میدیا بخرێتە منهەجی خوێندن و بەڕێک و پێچی کاری لەسەر بکرێ و هەموو تاکێکی کۆمەلگا فێر بکرێ هەر لە منداڵیەوە کە تۆ ئەوە سنووری تۆیە ئەوە مافی تۆیە و مافی خەڵکی تیژ ئەوەیە تۆ ئەگەر لە ڕێگەی پەروەردەوە خەڵکت فێر کرد پەروەردەی تاکت کرد و هەوڵتدا خەڵک ئاشناکەی بە و یاسایانە پێم وایە هەر یەکێک لە ئێمە لە سەرەتاوە دەزانی مافی بەرامبەرە کەشمانتیە و بۆ ژنیش بەڕاستی زۆر بەداخەوە کە زۆرترین قوربانی سۆشیال میدیا کە ژنانن لە وڵاتی ئێمە وەکو ژنان ڕەنگە لەگەڵ هەموو ژنانی عێراقیش پرۆژە یاسایەک ئەوەی پێشتریش کاری لەسەر کراوە هەوڵ دەین دەوڵەمەندتری بکەین لە خەڵکی شارەزا بە پرسوڕاکردن بە خەڵکی شارەزا بۆ ئەوەی مافی هەموو تاکێک بەپارێزنێ نەک هەر ژنان چونکە ژن دایکی منداڵە هاوسەرە خوشکە بێگومان کاریگەریەکی سلبی یەکجار گەورەی لەسەر خێزان هەیە کەواتە بۆ گەڕانەوەی ئارامی بۆ خێزانەکان بۆ تەبای و خۆشەویستی بۆ خێزانەکان ئێمە هەوڵ دەدەین وەکو هاوپەیمانی کوردستان پرۆژە یاسایەک بدەینە بەردەستی پەرلەمانتارانی عێراق لەوێ کاری لەسەر بکەین و بڕیارێکی تەندروستی لەسەر بدەین و هەوڵ دەدەین لە بەرژەوەندی هەموو خێزانەکانی عێراق و کوردستانیشدا بێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەدری حسێن کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق سوپاس کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوانی بانی کورسات نیوسبی سوپاس بۆ سانیارەکانت.